هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا بەڕێوەچوو. بە پێی ئەنجامە بەراییەکان دوای 22 ساڵ لە پێشەنگی ئاکپارتی پاشەکشەی کردووە. لە بەرامبەردا جەهەپە پلەی یەکەمی گرتووە، لە ناوچە کوردیەکانیش دەم پارتی دەنگی زیادی کردووە. هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا کە 31 ئازار بەڕێوەچوو ئەم جارەیان جیاواز بوو لە هەڵبژاردنەکانی پێشووتر و بووە هۆی گۆڕینی نەخشەی سیاسی تورکیا و بۆ ئاکپارتیش بوومەلەرزەیەکی سیاسی بوو کە سەرۆکی پارتەکە وتی بۆ ئێمە چاوەڕوان نەکراو بووە چونکە لە 22 ساڵی ڕابردوودا ئەو پارتە پلەی یەکەمی لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا گرت بوو. لە هەڵبژاردننی ئەم جارەدا جەهەپە پلەی یەکەمی بردەوە، زۆرترین دەنگیشی لە ڕۆژاوای تورکیا و ناوچەکە ناراویەکان بووە، لەگەڵ ئەستەنبوڵ و ئەنقەرەکە گرنگترین وێستگەی سەرکەوتنی ئەو پارتە بووە. لە بەرامبەردا ئاکپارتی لە ژمارەیەک لە ناوچەکانی ئەنادۆڵ و باکووری وڵات سەرکەوتنی بەدەستهێناوە و پارتەکانی دیکەش بە ڕێژە و ژمارەی جیاواز دەنگیان هێناوە. پاش بڵاوکردنەوەی ئەنجامە بەراییەکان و شکستی پارتەکەی لە هەڵبژاردنەکەدا ڕەجەب تەیب ئەردۆغان وتارێکی پێشکەش کرد و بە ناڕاستەوخۆدانی بە شکستدا ناو ڕایگەیاند. ئەو ئەنجامی چاوەڕوانی بوون بەدەستیان نەهێنا و سیوێکی ئاداریش بۆ ئەوان کۆتایی نییە. لە بەرامبەردا ئەکرەم ئیمامۆغڵۆ سەرۆکی شارەوانی ئەستەنبوڵ و کاندیدی جەهەپە بۆ سەرۆکی شارەوانی شارەکە ڕایگەیاند. ئەو تابلۆی ئێستا دەیبینین زۆر جێگای دڵخۆشیمانە، بەڵام هیچ هەڵبژاردنێک تا تەواو نەبێت یەکلا نابێتەوە. ئەکرەم ئیمامۆغڵۆ باسی لەوە کرد تاوەکو ئێستا خاوەنی داتایەکن کە نزیک دەبێتەوە لە سەدا 40 سەبارەت بە ئەنجامە نافەرمیەکان ڕایگەیاند. لەژێر ڕۆشنایی ئەو داتایانی بەدەستمان کەوتووە، دەتوانم بڵێم متمانە و باوەڕی هاوڵاتیانمان بە ئێمە دەرکەوتووە. تایبەت بە ناوچە کوردیەکان و باکووری کوردستان دەم پارتی کە پێشتر بە ناوی هەدەپە لە پرۆسەی سیاسیدا بەشدار بوو، بەراورد بە هەڵبژاردننی پێشوو دوو شارەوانی دیکەی بردووەتەوە و شارەوانیەکیشی دۆڕاندووە. ئەنجامەکان دەڵێن لە هەڵبژاردننی ئەم جارەدا دەم پارتی هەریەک لە شارەوانی پارێزگای مووش و دێرسیمی بردووەتەوە کە پێشتر ئەو دوو شارەوانیە لە دەستی ئاکپارتی و ئی پارتیدا بوون. هەروەک لەم هەڵبژاردنەدا دەم پارتی شارەوانی قارسی دۆڕاندووە کە پێشتر لە هەڵبژاردننی ساڵی 2019دا بردبیەوە.